پەیامنێرێک کە ئەویش بە هەمان شێوە ڕۆڵی بەرچاوی هەیە. حسێن محەممەد حسێن پەیامنێری کەناڵی پەیام بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی پیرۆزبایی لێ دەکەین. سرتا بناي خوای گەورە و میهرەبان، بسم الله والصلاة والسلام على رسول الله. بەخێراتنی هەمووتان دەکەم. زۆر دڵخۆشم بەڕاستی ئەمڕۆ خۆم بۆ ئەم مەراسیمە ئامادە نەکردبوو. بەنیازم وەکو ڕۆژانی ئاسایی کە لە خزمەت وەشکاراندا بووین چەند یاریەکی تۆپی پێ لە خولی نایب لە خولی تاز پێگەشتوان ڕووماڵ بکەم، بەڵام پێش نیوەڕۆ لە ڕێگا بووم بۆەوەی بچم بۆ وتاری هەینی. پەیوەندیان پێوە کردم کەەوە دەستنیشان کراون بۆم خەڵاتە لە هەولێرەوە بە پەلە یەکسەر هاتووم بێرە بۆەوەی خەڵاتەکە وەربگرم. سوپاسی هەموو لایەک دەکەم، بە تایبەتی بەشی وەرشی لە کەناڵی ئاسمانی پێم و هەم کارمەندانی کەوا ڕۆژانە بە تەواوەتی هاوکارم بوون بۆەوەی ئەم خەڵاتە بەدەست بێنم. خەڵاتە بە تەنیایی من نییە، ئەم خەڵاتە موڵکی هەمویانە. دەستان خۆش بێ و زۆر سوپاس.